بینەرانی بەڕێز سڵاو تاوتوی ئەم ڕۆمان تایبەتە بە پەرلەمانی عێراق و کار و چالاکیەکانوان هەروەها چەندین پرسی پەیوەندیدار بە پەرلەمانی عێراقەوە بۆ ئەم بابەتەش میوانداری ئوسامە جەمیل ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتوومان کردووە. کاک ئوسامە ئەم کاتت باش تا چەند ئەو بڕیار و یاسانی لە خۆلی نوێی پەرلەمانی عێراق دەردەچن جێبەجێ دەکردن و پرسە هەرە گرنگەکانی ئەم خۆ لە نوێ کە تاوتوێ بۆ کراوە چی و چی؟ ئەم کاتەی ئێوەش باش بەناوی خۆی بەخشندەی مهرەبان ئێستا بە حکمی ئەوەی دوای هەڵبژاردنەکانی 2010 جۆرێک لە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی عێراق پەیدا بۆ چێبڕچەیەکی گەرم و گوڕ و بەهێسەی لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقی بە تایبەتی لە نێوان لیستی عێراقیە و هاوپەیمانی نیشتیمانیە ئەگەر خەستر بڵین لە نێوان ئەیاد عەلاوی و نووری مالیکی دەتوانین بڵین ململانێکە بۆتە ململانەیەک لە نێوان دوو کەس کێشە و گرفتی زیاتر لە 30 ملیۆن کەس خەست کراوەتەوە لە دوو کەسایەتی سیاسی عێراقی کە هەریەکان دەیەوێت ئەویتر سفر بک و هەریەکان دەیەوێت ئەویتر لە ناوبەرێ و خۆی زۆرترین و زیاترین دەستکەوت بەدەست بێنێ لەسەر حسابی بەشێکی زۆری مزایدەکردن لەسەر شەقامی عێراقی. بۆیە دەبینین کێشەکان خەست بوونەتەوە جۆرێک لە یەک دابڕان دیوارێکی کۆنکریتی هەیە لە نێوان دەستگا تەشریعیەکان کە خۆی لە پەرلەمان دەبینێتەوە و دەستگا تەنفیزیەکان کە خۆی لە حکوومەت دەبینێتەوە لەگەڵ دەستگا قەزایەکان و ئەگەر سەرۆکایەتی کۆماریشی لەگەڵ حساب بکەین. ئەو ساردیە و دیواری کۆنکریتیە بەڵێ عەفوان. بەڵێ کاک ئوسامە ڕۆلی پەرلەمانتارە کوردەکان لە تاوتوێکردن و سەرنجڕاکێشانی پەرلەمانتارەکانی کوتلەکان تری ناو پەرلەمانی عێراق چۆن هەڵەسەنگێنی بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد و پرسەنێتەوە یەکان؟ وەڵام من ناشارمەوە تا ئێستا کێشە سەرەکیەکان ئەساسیەکان بنچینەیەکانی کورد لە پەرلەمان کەم و زۆر باسی لێوە نەکراوە تەرەح نەکراوە هەنگاوێکی جدی نابینم لە پەرلەمانی عێراقی بۆ ئەوەی هەوڵ بدرێ چ ئێتیلافی فراکسیۆنە کوردستانیەکان بە گۆڕانیشەوە هەوڵ بدرێ بۆ ئەو کێشانە چارەسەر بکرێ. هۆکارەکەی ئەوەیە سەرجەم کێشە ئەساسیەکانی عێراق بە تەوافقی سیاسی لەو دیوی پەرلەمانەوە لە نێوان سەرکردایەتە سیاسیەکانی عێراق چارەسەر دەکرێت. ڕۆڵی پەرلەمان دەتوانین بڵێن تەنها لە هەندێک مەجالاتی مەسەلەی بعضی قوانین کە پەیوەندی بە خزمەتگوزاری و تا ئەندازێک بواری ئابووری خەڵکو و مەسەلە سیاسی سادەکان وەکو ئەوەی کەوا سادەکان لە سووریا خۆپشاندانێک دەبێت پەرلەمان بەیاننامەیەک دەرەکات لە بەحرێن شتێک دەبی شتێک دەبێت ئاوا بەڵام مەسەلەن بۆ نمونە تورکیا بردومانی هەرێمی کوردستان دەکات سیای قەندیل هەمی بردومان دەکات پەرلەمان ناتوانێت بەیاننامەی دەڵێ وەڵا هەنگاوێن بۆ بزانین مەسەلەکان چێت لەبەرەوە شتێکی وا نەکراوەکەوە مای خۆشحاڵی بێت تەنها یەک دوو شت نەبێت بەجینۆ سایدنی هەڵەبجا بەجینۆ سایدکردنی کوردە فەیلیەکان لەگەڵ ئەنفالەکان ئەوانە شتی باش بوون کران. بەڵام بۆ چارەسەری کێشە سەرچەکان وەکو جەنابەت دەڵێ مەسەلەی نەوتوغاز یا مادەی 140 یا کۆمەڵێ گرفتی گەورەی ترکەوە ماوە نەخێت تا ئێستا هیچی بۆ نەکراوە قەناعە ناکەم لە ناو پەرلەمانیش هیچی بۆ. کاک ئوسامە ئایا لە پرسەنەتەوەی نیشتیمانیەکاندا هاو هەڵوێستیەک هەیە لە ناوەن فراکسیۆنە کوردستانیەکان باوانەی کە لە هەرێمی کوردستانە ئۆپۆزیسیۆنن یاخود لەوەی هاو هەڵوێستی نیشتیمانیان هەیە؟ بەڵێ هەمووی هاو هەڵوێستا هەمووی یەکڕایە لەسەر مەسەلە چارەنووسسازەکان لەسەر پرسە نیشتیمانیەکان هیچ جۆرێک لە دابڕانی یا گرفت لە نێوان لایەنە سیاسیە کوردیەکان نییە لە بەغدا. بەڵێ چی پرس و بابەتێک هەبووە کە بەرژەوەندی هەموو عێراقیەکانی بەخۆوەگرتە بێت و لەلایەن پەرلەمانتارە کوردەکانەوە تەڕح کرابێتن؟ چی پرسێکی وا هەیە کە بەرژەوەندی هەموو عێراقی بەخۆوەگرتە بێت؟ بەڵێ مەسەلەی کۆمەڵێک یاسای گرنگ دەرچوو لە پەرلەمانی عێراقی کەوا پەیوەندی بە هەموو عێراقیەکانی بۆ نمونە مەسەلەی کەمکردنەوەی موچەی هەرسێ سەرۆکایەتیەکە کەوا پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و سەر و کۆمار دەگرێتەوە کورد هەمووی لەگەڵی بوو و هەمووی بڕیاری لەسەر ئەوەدا کەوا دەبێت کەم بکرێتەوە. هەروەها مەسەلەی ئەو کوشتن و بڕینی ئینتیفازەی شیعەکان لە ساڵی 1990کەوە ئەویش باجینۆ سای ناسێنرا کورد بە هەمان شێوە لەگەڵی بوو. هەروەها لە کۆمەڵێک مەسەلەی گرنگ مەسەلە ئابوووریەکان مەسەلەی دابینکردنی کارەبا بانکردنی وەزیری کارەبا کەوا بۆچی ئەو سەفقانە کراون و پارەکە دیار نییە و کەس نازانێت چی لاتێ و لەگەڵ کۆمپانیاوی دەیان ڕۆژانە دەیان پرس و بابەت و یاسا دێتە پەرلەمان کە پەیوەندی بە هەموو عێراقیەکانەوەیە کورد بەگشتی لەگەڵیایەتی. بەڵێ کاک ئوسامە لەبارەی مادەی 140ەوە ئایا لە خۆلی نوێی پەرلەمانە پەرلەمانتارە کوردەکان ئەو کێشەی تەڕح کردووە گفتوگۆی لەبارەوە کراوە لە پەرلەمان لە خۆلی نوێ یان نا؟
نەخێر تا ئێستا باز نەکراوە تەنها ئەوەندە نەبێ ئەو ڕۆژە بڕیار بوو ئەندامانی ئەوانەی کەوا لە لیژنەی مادەی 140 لە دەوری 34 کەسن بکرێ بە 64 باسی لێوەکرا بەڵام کەم و زۆر باز لەوە ناکرێت ڕۆژێک لە ڕۆژان نەمبینیەوە یەکێک کەسێک بڵێ بۆ مادەی 140 جێبەجێ ناکرێت بۆچی ئەوە ناکرێت تەنانە ئەگەر باشیش بکرێت دڵنیام عەرەبە شۆفینەکان دەڵێن ئەو مادە بەسەر چوە و تەواو بووە ئێمە بڵێت ناشارمەوە کە بمانەوێ باشیش بکەن پێمان دەڵێن ئەوە لە دەرەوەی پەرلەمان چارەسەر دەکرێت ئیشی سەرکردایەتی سیاسی کووردا ئەوە بە پەرلەمان چارەسەر ناکرێت پێویستی بە تەوافق سیاسی و بە هەنگاوی گەورەتر هەیە لە ئاستی پەرلەمان کەواتە ئێوە وەکو پەرلەمانتار تەنها لەوێ نونەر و قاسدێکن ئیعاز لە سەرکردایەتی و هەروەها مەرجەعی سیاسی خۆتان وەرەگرن لە کوردستانە وایە؟ لە مەسەلە سەرەکیەکان بەڵێ بەڵێ بەڕای جەنابەت کوت لە عەرەبیەکانی ناو پەرلەمان سوودیان لەو تەشەنوج و کێشانە وەرگرتووە کە لە ئۆپۆزیسیۆن و پارتە دەسەڵاتدارە هەرێمەکان هەن یا لە هەرێمی کوردستانەوە ئایا کوتلەکانی عەرەبی و لایەنەکان تری ناو پەرلەمانی عێراق سوودیان لەو هەڵە وەرگرتووە یان نا بۆ چارەسەر نەکردنی مادەی 140 و چەندین کێشەی تری هەڵواسراوە؟ وڵا پێمانە ئەوە پەیوەست بێ بە کێشەکانی خودی هەرێمی کوردستان جێبەجێ نەکردنی مادەی 140 پەیوەندی بە سستی ئەدای سەرکردایەتی سیاسی کورتەیە کە خۆی کەم تەرخەمە کە خۆی خەم ناخوا کە خۆی لە ئاستی پێویست بیر لەوە ناکاتەوە مادەی 140 جێبەجێ بکرێت تەنانەت ڕۆژێک ئێمە دانیش بووین باز لەوە کرا سەرۆکی کوتلەی هەڵپەیمانی کوردستانی وتی نوری مالیشی بێمێ وتوتی کاکە وەرن بانۆز لە خاڵەکە جێبەجێ بکەین ئەوەی لەسەر منە جێبەجێ بکەم ئەوەی لەسەرەوە جێبەجێ بکەین بەڵام کورد خۆی کە نەچێتە پێش کە کەس خەمی نەخواتن حتمما ئەوە مماتەڵەی تێدا دەکەوێت و جێبەجێ ناکرێت من وا تێدەگەم بڕیارێکی گەورەتر هەبێت لە دەرەوەی ئیرادەی سەرکردایەتی سیاسی کورد بۆ جێبەجێ نەکردنی مادەی 140 کە ڕەنگە خۆی لە ئەمریکا بێنێتەوە خۆی لە وڵاتانی دراوسێ ببێنێتەوە خۆی لە باری ئابووری و بودجەی هەرێمی کوردستان ببێنێتەوە کە لە بەغدادێ بۆیە پێم وایە بەرژەوەندیە حیزبیەکان ڕەنگە زیاتر زاڵ بووبن بەسەر بەرژەوەندە گشتیەکانی میلەتی کورد. بەڵێ واتە بەڕای جەنابەت ئەو سیناریۆی هەیە کە ئەو سیاسەتەی بەڕێوەچی ئەو حکومە و دەسەڵاتی بەڕێوەژش لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئەوە بەدەستی ئەمریکادایە؟ بەڵێ تا ئەندازێکی زۆر ئەمریکا وڵاتانی دراوسێش ئەوان دەتوانن تەحکومی پێدا بکەن و ئەوان بە ئارزوی خوانچوانیان بێوا دەکەن بۆ نمونە لەم ڕۆژانە هێزی پێشمەرگە ویستی بڕوە بۆ ناوچەی جەلەلەوە سعدیە تاوەکو ئەمریکا ڕێگای نەدا نەیتوانی بچێت. بەڵێ ئێوە وەکو پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق چیتان کردووە بۆ فشارخستنە سەر پەرلەمان و حکوومەت بۆ هەڵوێست وەرگرتن لەسەر پرسی تۆبارانکردنی سنوورەکان لەلایەن ئێران و تورکیاوە چیتان کردووە بۆ ئەو مەسەلەیە؟ وەڵا یعنی بڵێم چیمان کردو هەر ئەوەندە تا ئێستا ئەمە نەچۆتە خشتەی کار و کارنامە و بەرنامەکەوە شتی لەسەر بکرێت بۆ نمونەکە دانیشتن دەستی پێکرد بۆ ئەوەی مەسەلەی بردومانەکانی ئێران پەرلەمانتارە کوردەکان وتیانەوە ئێران وا بردومانی سنوورەکانی ئێمە دەکا و ئێمە ڕازی نابین دەبێت پەرلەمان هەڵوێستی هەبێت تر سەرۆکی پەرلەمانی ژووتی با لیژنەی ئەمن و دیفاع لەگەڵ لیژنەی علاقاتی خارجی بەیەکەوە وەختێک پێ بێنن بستنە ناوچە سنووریەکان لەوێ ببینن بزانن شێوازی قسپەکە چۆنە چۆنێتی بردومانەکە چۆنە ئەو کاتە بێنەوە لەبەر ڕۆشنایی ئەوە بڕیار بدرێ آخر خۆ لە پەرلەمان کە تەرحکراوە بۆ تەرح نەکراوە بزانێت شێواسی بردومانەکە چۆنە باز لەوەیە سەروەری عێراق لە کەدار کراوە وڵاتێک سەروەری وڵاتێک لە کەدار دەکات بە تۆ بە تیارە لێ دەدا تورکیاشکە لێدا بە هەمان شێوە لیژنە تەشکیلکەن دەدرێتە لیژنەکانیش تا دێ و دەڕوا و دەچی و تەنانەت کە هاتبوونە کوردستان سەردانی گوندەکانیشیان نەکردبوو کە درا لیژنە واتە کوشتن و سەربڕینی مەسەلەکە و لێنە پێچانەوە ئیرادەی عێراقیەکان لە دەست خۆیان نییە عێراقیەکان لە ئاستی سیادی عێراقی لاوازن سەرکردە عێراقیەکان هێندەی خەمی ڕازیکردنی دەوروبەر و ئەمریکا و ئەوانەنە هێندەی خەمی سەروەریەکانی عێراقیان نییە بۆیە ئەو گرفتە گەورە دروست بووە و تەنانەت گەیشتۆتەوە ئێستا وڵاتێک بسکۆلانەی وەکو کوێت کە لە چاو عێراق بەقەدەر هەمبەرگرێکە دوێنێ سوپای کۆکردوێتەوە لەسەر سنوور وەڵا عێراق ئەگەر شتێک بکە من لێ ڕازی نابم یعنی ئەمە لە دەستدانی سەروەری عێراق تەنها وەکو نەخشەماوە بەڵام وەکو سەرکردە سیاسیەکانی عێراق لاوازن بەرامبەر بە ئەمریکا لاوازن بەرامبەر بە وڵاتانی دراوسێ لاوازن سەرکردە گەورەکانی عێراق دەستنە وڵاتانی دراوسێ لە جیاتی وەزیر خارجی لە جیاتی سەرۆک کۆمار لە جیاتی سەرۆک وەزیران پێشوازیان لێ بکە مۆزەفێک لە مەتار پێشوازیان لێ دەکاوە ئەو پەڕی لاوازی ئیرادەی سیاسی عێراقە. بەڵێ کاک ئوسامە دەوترێت حکوومەت عێراق لەگەڵ ئێران و تورکیا ڕێککەوتنامەی ژێربەژێری مۆر کردووە بۆ لێدانی پاکێکە و پژاک ئەگەر ئەوە وابێت ئێوە وەکو پەرلەمانتارە کوردەکان لە عێراق لە پەرلەمانی عێراقا هەڵوێستان چییە بێت؟ وڵا خۆی ڕێککەوتنەکەی هەر لە کۆنەوە لە ساڵی 1975ەوە لە نێوانی عێراق و تورکیا و ئێران کەوا هەرێک لە وڵاتانە گرفتی لەسەر سنوورەکان دروست بوو تا دەوری لەوانەیە وابزانم 15 کیلۆمەتر ئێستا درێژ کراتوە بزان بۆ 35 کیلۆمەتری بێتە پێشەوە ئێستا ڕەنگە هەر ئەو ڕێککەوتن نامە بێ ئیشی لەسەر بکرێ و
کە لە 75ەوە مۆر کراوە و تا ئێستا بەردەوام بن لەسەری ئەمانە بەکارهێنانی زۆرێک لە فشارە بۆیە ئێستا دەبینین تورکیا بە ئارەزوو خۆی لێ دەدا ئێران بە ئارەزوو خۆی لە حکوومەتی عێراقی بێدەنگە قسە ناکە وەزیری دەرەوەی عێراق هیچ هەڵوێستێکی نییە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەڵوێستی نییە هەڵوێستی هەرێمی کوردستانیش هەڵوێستێکی شەرمنانەیە پەرلەمانتارەکانیش من لێ ناشارمەوە هەر یەکەی سەر بە کوتلەیەکی سیاسیە سەرۆکی ئەو کوتلەیە یان سەرکردایەتی سیاسی ئەو حیزبەی کەوا ئەو کوتلەی دروست کردووە چ بڕیارێک بنێرێ بۆ پەرلەمانتارەکان ئەوان لە چوارچەوەی ئەو بڕیارە ناتوانن دەرچن تا ئێستا دوو کەس لەو ئیرادەیە دەرچووە یەکیان سەفیە سوهەیل ئەوەی لە دەوڵەتی یاسا بوو هاتە دەرەوە یەکێکیان وابزانام یەکێکی لیستی عێراقیە ئەوی شاتە دەرەوە وتی من بەو ئیرادەی یا بەو بڕیارە ڕازی نابم کەوا سەرۆکی کوتلەکەم بۆ دێن بەڵام کوردەکان بە یشتی بێدەنگن و شتێک تا ئێستا هەڵوێستێکی لەبارەی ئەو تونند و تیژانەی بەرامبەر کورد دەکرێت لە ناوچەدا بڕنراوەکان لە بەتایبەت لە سعدیە و جەلەولا ڕۆلی ئێوە وەکو پەرلەمانتاری کورد و ڕۆلی پەرلەمان چییە لە چارەسەرکردنی ئەو کێشەیە ئایا ئێوە لەگەڵ ئەوەیان کە هێزی پێشمەرگە بچێت ئەوێ بوو پاراستنی ئەم هاوڵاتیانی کە دەبن بە قوربانی یاخود ڕایەکی ترتان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە خۆی کە گرفتەکە دروست بوو یەکسەر لە پەرلەمان باسی لێوەکرەوە بزانام ئاڵا تاالبانی بوو تەرحیکرد لەگەر کاک خالی شوانی شتەکە گەورە بوو عەرەبە شۆفینیەکان وەڵامیان داوە بە تایبەتی عومەر جبوری و کۆمەڵی کەسیتر ئەوان داوایان کرد وتیان دەبێ چەند فرقەیەکی تری عسکەری بێتە ئەو ناوچانەی عێراقی بۆی ئەو کێشانە دروست نەبوو پێشمەرگە نێتەوە مەژوتمان دەبێ پێشمەرگە بچێتەوەی تر کێشەکە گەورە بوو وسامە جێفی کوژاندیەوە وتی ئێمە لەگەڵ حکوومەت قسە دەکەین و هەوڵ دەدەین بزانین بگەینە ئەنجامێک بۆ ئەوەی بتوانین کێشەکەوا چارەسەر بکەیتەوە زەرەر و زیانی هیچ لایشی لێ نەکەوێت بەڵام بەڵێ ئێمە لەگەڵەوەین پێشمەرگە بچێت ئەی تۆ ماڵە کورد ئاوارە دەبێت دەربەدەر دەکرێت دەکوژرێ ڕێژەی عەرەب ڕۆژ لە ڕۆژ لە زیادبوونە و ڕێژەی کورد لە کەمبوونە و پێشمەرگەش بێدەست و بێ ئیرادە ڕاوەستێ لەوێ هیچ نەکای پێشمەرگە بۆچی دروست بە هەر بۆ ئەوەیە موچە وەرگری بەڵێ دەبێ بچێ و بەرگری بکە و لەوانەیە شەڕش بکات لە مستەقبەل بەڵێ پەرلەمانتارێکی لیستی ئەحرار دەڵێ هاتنی پێشمەرگە بۆ جەلەولا و سعدیە نادەستوریە تۆ وەڵامت چییە بۆ ئەو پەرلەمانتاری ئەحرار پێشمەرگە بەشێکە لە هێزی سوپای عێراقی و بەشێکە لە وەزارەتی بەرگری عێراقی لەوانەیە سبەینێ بچێتە بەسڕا و دووس بێ بچێتە سعدیە و جەلەولا ئەوە زیاتر مزایدەیەکی سیاسی و ئیعلامیە نەک مەسەلەیەکی دەستوری نەخێر ئەو هەڵەیە مادام پێشمەرگە بەشێک بوو لە سوپای عێراقی دەتوانێت لە سەرتاسەری عێراق بسوڕێتەوە بەڵام ڕایەک هەیە دەڵێتن ئەمە تەنها قسەیە کە نەچوتە بواری جێبەجێکردنەوە کە بەشێک بێ لە سوپای عێراقی ناجێبەجێ کراوە من دڵنیات دەکەمەوە لەوەی کەوا جێبەجێ کراوە بەڵام ئەو ڕێژە زۆرەی کەوا کورد دەیەوێ ئەوە جێبەجێ نەکراوە بەڵام بەو ڕێژەی کەوا حکوومەت لەسەری ڕازی بۆ ڕێکەوتەوە ئەم ڕێژەی کورد داوای کردووە چەندە و ئەوەی حکوومەت لەسەری ڕازیە چەندە ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە واللهی بزەبت ژمارەکەم لانێ بەڵام ئەوەی بزانم وابزانام حکوومەتی عێراقی دەڵێ نابێت لە 25,000 تێپەڕێ وابزانام کوردیش دەوری 150,000 کەسیان نووسیوە بەڵێ هەڵوێستی پەرلەمانی عێراق لەبارەی ڕووداوەکانی سووریا چییە؟ گوێم لە پرسیارەکەت نەبووە ئەگەر دووبارە هەڵوێستی پەرلەمانی عێراق دەربارەی ڕووداوەکانی ئەم دوایی سووریا چییە؟ وڵا تا ئەندازێکی زۆر دەتوانێت بڵێم هەڵوێستێکی شەرمنانەیە بە حکمی ئەوەی وسامەنی جێفی ڕەنگە سونەیە و پەیوەندی تا ئەندازێک باش بێ لەگە سووریا و بەشێکی زۆر لە معارەزەی عێراقی لە سووریان هاوپەیمانی نیشتیمانیش چون کەشیعان ئێران بینی خۆشە لەگەڵ سووریا ئەوانی شەر هەڵوێستیان شەرمنانەیە ئەو هەڵوێستە ئەوە نەبوو کەوا بۆ لیبیا و بۆ تونس و بۆ میسر دەڕڕا هەڵوێستێکی شەرمنانەیە زیاتر چاوەڕێ ئەوەن بزان ڕووداوەکان بەرەو کوێ دەچن لە ئاستی پێویست نین کاک ئوسامە پرسیارەکەم ئەوەیە ئایا بۆ تەشکیلکردنی لیژنە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان لە سەر کێشەکانی هەرێمی کوردستان هەمیشە سەرۆکی لیژنەکان پیاوێکی یاخۆت پەرلەمانتارێکی عەرەب بووە لە کوتلەکانی تری ناو پەرلەمانی عێراق ئایا بۆ تەشکیلکردنی لیژنە بۆ لێکۆڵینەوە لە کێشەیەکی تری عێراقی قەت بووە سەرۆکی لیژنەکە پەرلەمانتارێکی کورد بێت بۆ نمونە کەمپی ئەشرەف یاخۆت کێشەیەکی تری ناو لایەنێکی تری عێراقی و لە ناوچەیەکی تری عێراقی ئەوە حاڵەتێکی زۆر ئاساییە خۆی کە تەکلیف لە لیژنەیەک دەکرێت ئەو لیژنە بە دوواداچوون بکات سەرۆکی ئەو لیژنەیە ئەگەر کورد بێ زۆر ئاساییە و کورد دەڕوە ئەگەر عەرەب دەچێت ینی کێشە نیە لەسەرەوەی ئەو کەسە چێ بێ یا چێ نەبێ ئەوە حاڵەتێکی زۆر تەبیعیە پەرلەمان کۆمەڵی لیژنەیە ئەو لیژنانە کوردی تێدا عەرەبی تێدا لیژنە هەیە سەرۆکەکەی کوردە جاری وایە ئەو لیژنە تەشکیل دەکرێت دەنێرێ مەسەلەن بۆ دیوانیە بۆ بەسڕە بۆ شوێنێک سەرۆکی لیژنەکە کوردە و دەچێت و تەبیعیە گرفت لەوەدا نیە سەرۆکی لیژنەکە چێت چونکە کوردی تێدا لە ناوژنەکە گرفت لەوەدا ئەو لیژنە ئایا چ دەکا و دەتوانێت چی بکە حاڵەتێکی ئاسایی
یاسای لێبوردنی گشتی کە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر دەدرێ و دراوە و تاوتوی لەسەر دەکرێتن ئایا ئەم یاسای لێبوردنی گشتیە هەرێمی کوردستان دەگرێتەوە یان نا؟ بڕوا ناکەم بیگرێتەوە چونکە زۆر یاسا هەیە کاتێک کە دەڵێن هەرێمی کوردستان دەگرێتەوە دەڵێن ناگرێتەوە. لێرە سەرکرداتی سیاسی کوردیا هەرێمی کوردستان دیراسی دەکات ئەگەر بزانی پێویست بەوە دەکات بیگرێتەوە لە بەرژەوەندی ئەودای ڕەنگە بڵێ دەیگرێتەوە ئەگەر بڵێ ناگرێتەوە ناگرێتەوە. بە تایبەتی لە مەسەلەی پارەم و چەوشتوە زۆر جار دەبینین لە بەغدا شتێک دەکرێت ئەوان لێرە دەنێ شمولی ئێرە ناکرێت بەڵام ئەگەر بەغدا پارە ببڕێ یەکسەر دەڵێن شمول دەکات و لێرە دەیبڕن. ئەو یاسای لێبوردنی گشتی بڕوا ناکەم شمولی ئێرە بکات زیاتر گرفتێکە لە نێوان سەدرریەکان و لە نێوان دەوڵەتی یاساکەوە ئەوان بەسەدان کەسیان لە بەندیخانەکانە دەیانەوێت بەهۆی ئەو یاسایەوە هەوڵ بدەن بیان هێنە دەرەوە چونکە ئەو ئیبزانەی کۆش کرابوونەوەش بۆ ڕوانی ئەو یاسایە هەمووی لە لیستی سەدرریەکان بوو. بەڵێ ئەم خاڵانە 19 خاڵە وەرەقە 19 خاڵیەکەی کورد جارێکی تر پرسیارەکەم هەروە لە بەرنامەی دوێنێشا پرسیارمان لە پەرلەمانتارێکی خۆڵی پێشومان کردووە ئێستا لە جەناب دەکەینەوە هەمان پرسیار وەرەقە 19 خاڵیەکە چی بەسەر هاتووە؟ وڵا دەکرێت لەو کەسانە پرسی کە نووسیویانە ئەوەیە من بزانم هیچی بەسەر نهاتەوە هیچی جێبەجێ نەکراوە هەر وەکو خۆی باتە ناحوبرە لەسەر کاغەز و کورد لە خەمی ئەوەدا نیە جێبەجێ بکرێ و لێ نابستێت تەنانەت تا ئێستا حەز دەکەم بزانی ئیتیلافی فراکسیۆنە کوردستانیەکان وەکو ئیتیلاف کەوا 19 خاڵەکەی داوا کردووە و نووسیویەتی و قەرار بۆ ئیشی لەسەر بک بە سەرۆکاتی دکتۆر ڕۆژ و ئەندامەتی هەندێک لە یەگرت و هەندێک لە کۆمەڵ و گۆڕانی شتیا و گۆڕان هاتنەوە تا ئێستا ئەو ئیتیلافە بۆ ئەو 19 خاڵە کۆ نەبووتەوە کە دەرێن ئیتیلافی فراکسیۆنە کوردستانەکان کۆ دەبێتەوە ئەوانن کە لە ناو پەرلەمانن بۆ تاوتوی هەندێک مەسەلەی لاوەچی ناو پەرلەمان کۆ دەبینەوە لەبەر ئەوە پێم باشە لەوان بپرسی ئەوان چیان کردوتەوە چکە ئەو 19 خاڵە نەهاتوۆتە بەردەستی ئێمە و بێ ئێمەشیان نەوتوە کاری ئێوە دەبێت جێبەجێ بکەن بەڵکو کاری سەرکردایەتی ئیتیلافی فراکسیۆنە کوردستانیەکان ئەوان جێبەجێ بکەن دڵنیاشم تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە ڕەنگە زۆر بە پەرلەمانتارەکانیش ئەو 19 خاڵیان هەر نەبینی بێت. ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمان هەروەها لەگەڵ فراکسیۆنەکان ترە لێرە تەنها کێشەی ئێرە باز دەکرێت و کێشەی پەرلەمانی کوردستان باس دەکرێت بۆچی تا ئێستا باسی فراکسیۆنی کوردستانی نەکراوە لەوە خاڵە لەوازەکانی ئەوان یان ئێوەش خاڵی لاواستان هەیە بە هەمان شێوەی ئەوان بۆیە باسی ناکەن بۆ میلەت چێ باسی بکە؟ ئێوە ئەگەر باسی خاڵە لەوازەکانی ئەوان بکەن لە پرسەنەتەوە یەکاندا لە چارەسەر نەکردن و تەڕەحنەکردنی کێشە ئێوە بۆچی تەڕەح ناکەن ئێوە فراکسیۆنێکی گیان لە پەرلەمانی عێراقا ئێمە فراکسیۆنێکی جیان بەڵام ئەم شتانە هی پەرلەمان نییە هی ناو پەرلەمانە هی ئیتیلافەکەیە هی ئەو وەفدا دانوستکارەیە کە لەگەڵ نوری مالیکی و لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی دانیش بۆ تەشکیلدانی حکوومەت ئەوە ئیشی ئەوانە ئیشی مەبەسمان مادەی 140 و هەندێک کێشەی تری ناوچەدا و بێنڕەوەکانە بۆچی ئێوە تەڕەح ناکەن ئەو مەسەلەیە لە پەرلەمانە باسی لەسەر دەکەم بزانی جارێک ویسمان تەرحی بکەونتیانەوە ئیشی ئەوە ئێوە تەرحی مەکەن عیلاقەتان نەبەوە ئیشی ئیتیلافی فراکسیۆنە کوردستانەکانە ئەوان خەریکی دەبن والیش نەمان بۆ تەشکیلکی دێ و خەریکی دەبین. بەڵێ کاک ئوسامە جەمیل لێرەدا دێنە کۆتایی تاوتوی ئەم ڕۆمان سپاس بۆ وەڵامدانەکانی پرسیارەکانی ئەم ڕۆمان کە تایبەت بوو پاکار و چالاکانی پەرلەمانی عێراق هەروە پرسە پەیوەندیدارەکەم بە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ تۆ کە لە ستۆدیۆ هەولێر لەگەڵمان بۆی ئەم کاتەوە باش. بەڵێ بینەرانی بەڕێز تاوتوی ئەم ڕۆژمان کۆتایی هات کە پەیوەست بوو بە پەرلەمانی عێراق و کار و چالاکیانەوە هەروە هەندێک پرسی پەیوەندیدار لە بەناوچەدا بەڕێنەوەکانەوە تا سبەی و بەرنامەی تاوتەیەکی تر بگەینەوە ببینە شاد و بەختەوەر خواتان لەگەڵ.